هەندەرانی یانەکەمان و سێ کارژێر و سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو برنەوەی بۆی زۆر گرنگ بوو دوای ئەو نسکۆیەکەوە یاریەکەم تووشی بووین بەڵام من بە دیوەکی تر دەڕوانمە یاریەکان و ئەنجامەکانی ئەو دووگەڕێ من لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە برای بەڕێزم کاکەرێم بڕام کەم ڕاهێنەری یانەی دەربەندیخان بۆ ئەو یاریە پرچێژ و هێرشبەرێکەوە پێشکەش کرد ئەمڕۆکە ناو یاری گاوشان دەشانی تیپەکەم تەبعاً ئێمە هەردووکمان یارێکی پڕ تام و چێژمان بەخشی ئەو کاندەرە زۆرێک ئامادە بوو لە کۆتاییدا پەیامی ئێمە لە بۆ تۆپی کوردستان ئەوەیە یاریەکی هێرشبەری بکەین نەکۆز بۆ ئەنجام یاری بکەین لەوانەیە وەڵامێک بێ بۆ پرسیارەکەی جەناب بشکالێ بۆ گۆڵی زۆرتان لێکراوە لە دوو یاری 6 گۆڵ بەڵێ زۆرە بەڵام ئێمە یارێکی جوان پێشکەشەکەین ئەو هەڵانێکەوە لە بەرگری هەیە ئەکید بە لە داهاتوێکی نێزیک چارەسەری بۆ هەدۆزینەوە بەرز بە دیاری ئەمڕۆمان لەگەڵ یاری سۆران هەندەران و یاریگای سۆران توانم بڵێ بێ بۆ سێ خاڵ یارەکە هاتووە دەتوانین سەکەی تەواو یاریزانەکان هەبوو هەرچەند ئێمە یاری یەکەمان لەگەڵ یاریگایەتیا دووبێژیارەکەمان بردەوە ئەم یاریە جیاواز و یاریە سێ بە دووڕای هەر پێنج گۆڵەکەش لە تایمی دووەمان کرا ئەتوانم بڵێم تایم یەکەم بە بۆنی کەشوهەوا لای ئاستیای زارۆ بۆیدا لەگەڵ بەڵام تایمی دووە تام و چێژێکی زۆری هەبوو ئاسی هەردوو لە لەیەکەوە نزیک بوو ڕەگە خۆیان شایەت بێبن بە تایبەتی یاری دەربەندیخان زیاتر باڵادەستی وان و بەسەر یاریگار بەڵام لە کۆتاییە ئێمە ئەو گۆڵانی کەلێمان کرا زۆر بەسەرعی لێمانەکرا و وەکتا ڕادەیەکەی تاکە کەسی بوو و هەڵەکەشەکەی لەسەر دەستوی خۆمان هیوادار بتوانین لە یارەکانی داهاتووە قەرەبووی ئەم گۆڕانە بکەینەوە لەناو کەمپێک لەگەر